سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە بەرنامەی پەیامی تۆ دەبینەوە میانی ماڵەکانتان. بەڕێزان وەک دەزانن ئەمڕۆ یەکی ئایارە و ڕۆژی جیهانی کرێکارانە. ئێمەش دەپرسین ئایا لە هەرێمی کوردستاندا کرێکارەکان ئاهەنگ و خۆشی دەگێڕن یاخود نەخێر بە پێچەوانەوە وێڵن بە دوای پاروێک نانە؟ ئایا لە ئێستادا ئەو پارۆنانە دەسەکەوێت؟ ئایا گوزەرانی کرێکارانی هەرێمی کوردستان لەم کاتەدا چۆن دەگوزارێت؟ ئایا خەڵکی ڕازیە لەو ژیانێکە ئێستا هەیەی؟ ئایا کرێکارەکان تا چەند دەتوانن بژێوی ژیان و خۆیان و ماڵ و منداڵان دابین بکەن؟ وەڵامی ئەم پرسیارانە لای کرێکارەکانە. بینەرمان بن لە پەیامی تۆوە وەڵامەکان دەگوازینەوە. بۆ کامێک لە خواستەکانمان خەبات بکەین هەتایەکی ئایارێکی تر. سندیکای چی؟ گوامە سندیکە سوێن بەخوالەوەی من هەم سندیکام نەدیوە. تقریبەنەوە بۆ 2 مانگە شێ من یەک ڕۆژیشم نەکردو. با یارمەتی کرێکاری خۆمان بن. ئەگە کرێکارمانێک کردوتە خوار فەقیرە 2 مانگە لە جێگایە. ئەزانێ ڕۆژ ڕۆژەکە ناگەل لەلایەن حکومت لایەن خەڵکیشەوە ئەو ڕێز و احترام بۆ کرێکاردان نانێ بە وەکو کۆی لێ سێرەکە. سڵاو لەبێ. سڵاو لە ئێوەش. ئەگەر جەناب خۆ بناسیێنیت. من وەسامادی ڕەسوڵ عەزیز ئەندامی دەستەی کارگێڕی ڕێکخراوی کرێکارانی بیناسازی لە کوردستان. باشە. ئەمڕۆ یەکی ئایارە و ڕۆژی جیهانی کرێکارانە لە هەموو جیانە. پرسیارەکەی من ئەمەیە، ئایا لە هەرێمی کوردستانە کرێکاران ئاهەنگە گێڕن یان ڕائەکەن بە دوای پارێنانە؟ سەرەتا پیرۆزبایی یەکی ئایار ڕۆژی هاوپشتی و هاوخەباتی چینی کرێکاری جیهانی لە کرێکارانی کوردستان و سەر تاپا کرێکاران لە هەر شوێنێکی دنیا. هەڵبەت من ئەمەوێ ئەوە بڵێم کرێکاران لە ڕۆژی یەکی ئایارە ڕۆژی جێژن نییە، ڕۆژی ئیعتراز و ناڕەزایەتیە. ئێمە چینی کرێکار هۆشیار بینەوە لە دەوری یەک کۆبینەوە و بزانین مەئەساتەکانمان چییە و هەر لەوەیە بڕیار دەین بۆ کامێک لە خواستەکانمان خەبات بکەین هەتایەکی ئایارێکی تر. یەکی ئایار ڕۆژێکە بە خوێن نووسراوەتەوە. هەر خەباتی ئەو بەشە لە کرێکاران کە هاوچینی ئێمن ئەم مێژویان نووسیوەتەوە ئەمڕۆ ڕۆژێکە هەموو کرێکاران شەقامەکان بەهەژێنن لەژێر قاسییانە بە سەرمایەداران و بۆرژوازی برێن. ئێمە مافمان هەیە ئەم کۆمەرگایە ئێمە بنیاتی ئەنین. جەنابەت چیت هەیە بۆ وەکو کرێکارێک چ پەیامێکت پێیە چی لە ناختایە؟ وەڵڵا ناخی من ئەوەیە هەرچە بڵێن قیمەتی نییە لە بەرە هیچ شتێکمان بۆ ناکرێت. چەند جاران ئاوا وەکو جەنەبتان هاتووە حسابی هەموو ئێمە هیچ شێوەیە لێمان وەرگێ قسەکان بەڵام سەبمان بۆ ناکرێت. بەڵام ئێمە میدیاکاریش خۆ ئێمە دەسەڵاتدارین پارەبین بە خەڵک. ئێمە تەنهاومان لەسرە پەیامەکان بگوازینەوە، ئەومان لەسرە کە دەنگی ناڕەزەی تۆ بگوازینەوە. لەگەڵتان ئێوە ئەوتان لەسەر کە دیگەین و ناڕەزێن دەپەڕێن و قسەمان بۆ بکەن، بەڵام وەکو ئایا بۆمان نەکەن حسابمان بۆ بکەن هەر قسەیە هەموو. بەوا بزانم شعرێکت نووسیوە ئەو پەیامە چییە؟ بەڵێ پەیامێکم هەیە بۆ کرێکاران بۆ جەژنی کرێکان بە یادی جەژنی کرێکارانەوە. ئەمەش پاچەوەدایەکە کە بۆ کرێکارانم نووسیوە. ئمڕۆیەکی ئایارە چون جەژنی کرێکارە بەڕاستی زۆر بێزارە نیەتی پول و پارە چونکە بێ ئیشە لەم شارە هەمیشە ئەیبینی غەمبارە چارەسەری بکەن ئەم کارە تا تێک نەچوە ئەم جارە. کرێکاری بەڵێ چی لە ناختە هەیە ڕاشکاوانە پێم بڵێ دەربارەی ئیش و کار، دەربارەی کرێکار، دەربارەی بژێوی و گوزەرانی ئەم خەڵکە؟ جا چی پێ بڵم نازانم لە چی دەچووە بۆ باسکەم ئەوەڵەوە باسکەم لە ئاخیری نازانم چی پێ بڵم. ینی نازان نە ژیان هەیە نە کرێکاری هەیە. یعنی وایە لەم خەڵکە کردووە خەڵک خواوەچی وەرە ئەم چاقانە بگەڕە لەم بازارە ئەگەر گەرا 2000 پێ بوو پاری چایکی پێ بوو چی لە دنیا بەم نی بڵێ. یعنی من ژیان ئێمە خەڵکی تایە ئەمە هەستاوە ئێرانی بۆ منێنێ ئێرانی چێتر بیناکەی خوێ خوازانە خەریکی بەزمێکن. ئەنی خەڵک زۆر لیان بێزار بووە. ئەنی خەڵک نەحەقی نییە کاکە. یعنی خەڵک وەڵای وای لێ هاتووە خوا بیزان ئەسە شخصی
ئالێرا حەز ناکەم دەستی بە ڕاکێشم خواوەکی بیگەڕە دیناریی بێ بوو جۆم ببڕە باشە یعنی بازە شتێکی خۆش نییە سەلا بەرکەناڵە تەلەڤیزیۆنەکەتان قسە بکەم ش زۆر هەیە تیانە لە 140 پێشمەرگەی کۆنە ئالێرایە لەوەرە سەیری سەری وەزئی کە سەی ژیانی کە سەی گوزەرانی کە قەینابار تۆ حەقەی ناکەوە وازکوا کرێکارەکە بە کرێکارەکەش کابرا ڕازیە پێشمەرگەی کۆنە بە کرێکارەکەش ڕازیە ئەوەش وەزعەکەیەتی تۆ کرێکاری ئێرانیم بوێنێ سووریم بوێنێ تورکیم بوێنێ ئەنە من ژیانە خەڵکی تیا سڵاو لەبێ لە تۆش ژیانەکەم جەنابێ ئەم چایخانە ئەگەڕیت بەڵێ قوربان یەک پرسیارم لە تۆ هەیە بەس ڕاشکاوانە جوابم بەرەوە ئەو کرێکارانەی کە دێنە ئێرە تا چەند قەرزاری چاین وڵی قەرزاری چای نین بەزیتر ئیشیان نییە مەبەستن ئەوەی ئەوانش ئالەم بێ ئیشیا لەم بێ ئیشیا هەیە قەرزی لابێ لەبەرەوەی ئەن بە پێی هەموو ئینسان بڵێ هەموو وەختە کەر بووە لە بێئیشیشان وەختی ئیشیش نەبوو هەر قەرزوی نەبووە برادرە بۆ پاری لێبڕاوە ئاوکاری کراوە ئەوە جیا بەس پارەی چا بڵێن خەچایە بخوا بە قەرز نییە شتیوە نییە تۆ بەبوونی ئەم بێ بازاڕی کرێکاری و ئیشەکەم بۆتەوە هەر زۆریش هەریش نەماوە کرێکاریشی نییە کرێکاریەوە هەیە دوو مانگە ئیشی نەکردو هەیە مانگێکی ئیشی وەستا هەیە 6 مانگیشە ئیشی نەکرد ئیشێک نییە یەک ئیشێک نییە هەموو بینا و هەرچی ئیشە وەستاوە بۆ کامێک لە خواستەکانمان خەبات بکەین هەتایەکی ئارێکی تر سندیکای چی کوامە سندیکا سوێن بەخوالەوەتی من هەم سندیکام نەدیوە تقریبەنەوە بۆ دوو مانگە شێ من یەک ڕۆژیشم نەکردو با یارمەتی کرێکاری خۆمان بن ئەگە کرێکارمانێک کەوتۆتە خوار بەقیرە 2 مانگە لە جێگایە ئەزانیم ڕۆچە ڕۆژەکە ناگەر لەلایەن حکومت لایەن خەڵکیشەوە ئەو ڕێزی و احترام بۆ کرێکادان نانێ بە وەکو کۆی لێ سێرەکە سڵاوت لێبێ سڵاو لە جەناب دوو لە ئیزاعەکەش حەز ئەەکەم پرسیارە لێ نەکەم بزانم تۆ خۆت چی لە ناختایە بزانم چی لە ناختایە پێم بڵێ ئیشەکە وای لێ هاتووە هەمووی کرێکاری بیانی و کۆمپانیا ئەێن نوێن بە کۆمپانیا و کۆمپانیاکەش چێ کرێکاری بیانی هێنێ ئیش بۆ خۆمان نەماوە ینی هەش بێ ئیشەکان بێقیمەت کردووە دوو لە ڕێحازی دوو لە جەماعەت ئیشیان نێشت و وەزعەکە بۆ کرێگار هەر نەماوە وەرە لە هەموو کرێگارانە سەیریگە بە بەدەیان زەرامیە دوێنێ دوو کرێگار لێ بۆستای گەچکاریە ئەوی 3 مانگە کرێ خانوم نێ قەسەم بەخوا دیناری لە ژیرفانیان نەبوو یعنی وەسییان وا لێ کردو خەڵک کرێگاری چی و هیچ قیمەتیان بۆ کرێگار نێشتۆ کەس لێ نابزە خۆمە وڵات نییە با بە وڵاتیان چەندەکە ئیشی دەست نەکەوتووە وەڵای منی وردە وردە ئیشەکەم شکر من خۆم بەشی خۆم ئیشەکەم بەزەوی شەی جارانیش نییە ئەی من ئیشمێ ڕەفیقەکەم ئیشی نییە برادەرەکەم ئیشی نییە فەرقی چییە ئەی چۆنە خۆ خەڵک نابێت خەمی خۆی بێ بەزەمە وڵاتێکە وای لاتۆ بۆ کۆمەڵێ تاژیر و مەسول و تۆیتە باقی کرێگاوی کرێکارا بێ بم دێتەوە یانە بێ دوایان کەی وا و لێگەن دوای چەکاری کەیتەوە خاڵەگیان سڵاو لێبێ شکر باشیت بەخێرەتنی کەناڵەکەتانەگەم لە پێشەوە برای بەڕێزم ئەم چاخانەیە کە ئێمە کرێکار تیادانیشتووە بڕوا ناکەم کەسێکی تیابێ غێری کرێکار هەمووی کرێکارە بڕۆ هەمووشی بێ ئیشە ئەم کۆمەڵە چاخانانە ئالێرانەوە چۆرە خوارەوە تەمەشان کە هەمووی فولە لە کرێکار و لەبەر بێ ئیشی هاتوون لێرا دانیش من ئەگەری ئیشمە بێت چی یەکەم لێرانە و کۆمەڵێکی بیانیان هێناوە لە یەک بینا ئیشەکە کە ئەیەنن بە عینوانی خۆی و موبایلەکەی لەسەر ئینەکە ئەنووسێ بە شێوازی ئێرانی ئیتر بڕوە یەکسەر حەچی لێوەیە تەلەفۆنەکە بۆ ئەوان و ئیشەکانیان بۆ ئەن کاکە جەنابەت ماوەی چەندەکە ئیشی دەست نەکەوتووە تقریبەنەوە بۆ 2 مانگە شێ من یەک ڕۆژیشم نەکردو ئارە وەڵات ئەویش ئەگەر ئەو پێش ئەوەش بوو بێ ئیشی 2 ڕۆژ و 3 ڕۆژ و 4 ڕۆژ ئەوەش دایی ماڵ و مناڵ و ئایلە و ماڵ ناس باشە بەڕێزەکەم ئەی سندیکا هیچی بۆیەوە نەکردووە سندیکاکە حیزبیە چی بۆ ئەوەتە من هەوێمەوە 6 بە 8 ساڵە دەرمێناوە بۆ هیچ شتێ بانگیان نەکردوون لیانێ بە هەموو حیاتی هەر بانگیان نەکردون بۆ هیچ شتێک ئیش بۆ ئەو کەسانە ناکەن بۆ کۆمەڵی خزم و کەسوکاری خۆیان یەکەنەوانی کە خۆیانیانێەوە ئەوەی کە لەگەڵ خۆیانایەوە بە دەم خۆیانەوە ڕاکە هەچی بێ بۆ یەکەن ئەگەر ئیشێکیش ببێت لە سندیکا بە حیاتی بە ئەوانەی خۆیانەوێ بە کەسی ئیجراکەن سندیکایکی حیزبیە من بیمانم بەو سندیکایە هەر نییە با یارمەتی کرێکاری خۆمان بن ئەگە کرێکارمانێک کەوتۆتە خوار بەقیرە 2 مانگە لە جێگایە پارەی عیلاجی بێ نییە فەرموزەرۆکی سندیکا هەست ئەو پارەی کە لێمانە سەنی مانگانە بڕۆ پارەی عیلاجی بۆ دابینکە چەند ئەیەنێەوە مانگانە زوو 12000مانەیە یەک مانگ تێگەشتی هەوەیەکشی بۆ دروستەکەری 12000 لێ سەردی پێشەکی یەک مانگ هەستە لەسەر و ئابوونەیە تۆ یارمەتی کرێکارێک بە کە کەوتۆتە خوارەوە
بژێوی ژیانی نییە کرێ چییە یارمەتی بە باش ئەم پارێ چی لێ دێ و ئابوونەیە چێتە بانکی سندیکای سەرەوە چەند کرێکار هەیە کە ئەندام بێ لەوێت تقریبان یەکێک لەوانە خۆم من چەند ئەبن چەند هەزارە بن وەڵی زۆرن هەزارێکە بن کەمترە بێ و لەوە چێ زیاتریش بێ من خۆم شخصی خۆم بە سیلاح و ئەم شارەم پارێزا و لە ئەندامێکی سندیکای کرێکارانم کە وەختی خۆم شارە و دیانکیمایی پیا ڕژێ من ئەندامێکی سندیکا بە چەک و حرەز بووم لێ هیچ شیان بۆ نەکرد ئایا هەبووە کرێکار لەبەر نەبوونی و نەهامەتی خێزانەکەی هەڵبوەشێتەوە ژنەکەی لی جابێتەوە هەزاران زۆر 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 هەر ناژمێری ئەو نە کەسان کە کرێخانووی بۆ نێرێ و بژێوی ژیانی نەڕوا و ئیشی نەبێ و ماڵ و مناڵەکانی داوای پارەی لێ بکەن مەجبور چییەکە وازە خێزانەکەیەنە کە خەڵکی مناڵەکانی بن ناکردووە زازاران کەسێکەکە بە پەنجەی دەستژمێریەوە جەنابە کرێکاری نەوەڵا من ئاسنگەرم لە کۆمپانیا بووم کۆمپانیەکەی تر تاوی شەکەی نەما ئێستا مەجبورم شتە کڕمەی فرۆشمەوە نەم لەولا بەخوا کرێکیشم ئەی هەوڵ نەداوە خۆت هەر ئەو ئاسنگەرەی جەنابێت هەر دوکانێک بۆ خۆت دابنێ بتوانیت وەڵی پارەکە نییە لەبەرەوەی پارەکە نییە هیچەکەش نەماوە بۆ گوێتی هەمواریشی نەماوە لەبەرەوەیە یعنی مەسەرێتە من دوکانەدانم خوازەوە دەخەوێ جەنابە کرێکاری بەڵێ یەک پرسیارم هەیە ڕازگوانە جوابم بەرەوە ئەم خوێنەی بە دمو چاوتەوەیە هیچ چییە؟ نەخۆشی برانم لەگەڵایە وەڵای کمەیە لە بدێشی دوای دەکردن کابورەیتەوە ئەوەت لێە؟ ئارە وەڵا لە خانە دوو قاچە کۆتمەتە خوا تەنکەری ئەو کۆتۆ بە ملما لە کاتی ئیشا کەوتوون؟ ئارە وەڵا برای گەورە ئەوە تا حەبمەیە با برا بچووکت تێوگەێنە ئەبێت سێژەمە بیخۆم ئەمە ئەو حەبەیە کە لێ نووسراوە ڤاڵتیک 200 حەبی ئەم کرێکارەیە کە پێویستە سێژەمە بیخوات ئایا حکومەتی هەرێم چی کردو بۆ ئەم کرێکارە بۆ ئەوەی حەبی بۆ دابین کات بۆ ئەوەی لە کاتی ئیشان نەکەوێتە خوارۆ دموچاوی ئاوا نەشکێت بۆی کاتێک کە بورایەوە دموچاوی نەیە بە شۆستەکانە ئایا بەرپرسانی هەرێم هێندە بێ ئاگان لە کەسێک کە لە کیمایەکەی هەڵەبجە داوای لێ هاتووە ساڵانەش لافوگەزافی ئەوە لێ ئەدەن ئەڵەن هەڵەبجە هێرۆشیمایە و کۆمەڵی بەرپرس بە چاکەت و پانتۆڵ و بە بۆینی باخ و بە خۆڕازانەوە ئەچن بۆ هەڵەبجە و پێشوازی لە وەفدەکانەکەن ئێمە هیوادارین وەفدەکان ئەمە ببینن کە هەرێمی کوردستان بەرپرسەکانی ئاور لە کەسانی ئاوا نادەنەوە و تەنها حەبێکی بۆ دابین ناکەن ئەم حەبە بای چەنە؟ بای 25,000 بەڵێ چەند دانەی تایە؟ 10 حەبە 10 حەب یعنی بەشی 3 ڕۆژ دەکا بەڵێ یعنی لە هەر 3 ڕۆژ جارێکە ئەم نەخۆشە بێ پارەی ڕۆژێکی با بە حەب بۆ کامێک لە خواستەکانمان خەبات بکەین هەتایەکی ئارێکی تر سندیکای چی؟ کوامە سندیکا؟ سوێن بەخوالەوەتی من هەم سندیکام نەدیوە تقریبەنەوە بۆ 2 مانگە شێ من یەک ڕۆژیشم نەکردو با یارمەتی کرێکاری خۆمان بن ئەگە کرێکارمانێکە دۆتە خوار فەقیرە 2 مانگە لە جێگایە ئەزانێم ڕۆچە ڕۆژێکە ناگەل لەلایەن حکومت لایەن خەڵکیشەوە ئەو ڕێز و احترام بۆ کرێکادان نانێ بە وەکو کۆی لێ سێرەبێ ئەمڕۆ ڕۆژی جیهانی کرێکارانە بەڕای بەڕێستان پێ دوایە لە هەرێمی کوردستانە کرێکار ئاهەنگە گێڕێ جەژنە گێڕێیان بە دوای پارێنانە ڕاکات ئەوەتان ئاشکرایە بۆ هەمومان بۆ هەموو لایەک لەم ڕۆژەیە خۆی دەنگی ناڕزایی کرێکاران بەدەستێبێتەوە هەموو کرێکارانی جیان کە ژیانیشیان و بژێویشی ڕۆژانێشیان لە ئاسێکی باشایە ئەرژێنە سەر شەقامەکان داوای ژیانێکی باشتر بۆ ژیانێکی باشتر بەس لێرە دەنگی کرێکار خامۆشە لەبەرەوەی پرتەوازن
یەکگرتوونین لەژێر چەترێکە نایانتوانیوە کۆ بنەوانە دەنگیان بە هیچ شوێنێ ناگات تەنانگەر ئەگەر دەنگیشیان بێ دەنگێکی شەرمنانێ. ئەم بەڕێزە فەرمووی کرێکارەکان یەکدەنگ نین لەگەڵ یەکتریدا بۆیە دەنگیان بە هیچ شوێنە ناگات و هیچ کەسێ پاڵپشت و داکۆکیان نییە. بۆیە ئێمە هیوادارین کرێکارەکان دەنگیان بخەنە یەک دەنگ و یەک هەڵوێز بن بۆی بەرامبەر ناچار بکەن کە گوێیان لێ بگرن. ئەزانیم ڕۆژە ڕۆژەکە نەبەخۆ جا هۆشمان ماوە ئەقڵمان لەسەر خۆمان ماوە ڕۆین نەکرێ خانومان بۆریە نا ئیشێکمان بۆ کرێ ئەچی دەسەر هەریشێ پارەکە نانیە ئەچی شکاتەکەی خۆ دەگرن بری ئەو ئەمە ڕۆژەکە من ێستا حاڵن 2 میلیۆن دیسکرێکارم لێرا کۆکردەوە بردممە بۆ قەڵاچوانانیشم کردووە باین میلیۆنێشم کردەوە بە کابرا یەک پولێکی پیانانی وتی وڵای قسەشکانتان کوژی سوێن بەخوای گەوراوی ئەوم بەسەراتوە ئەسن ئەچی شکاتی شەکەی شکاتەکە ناپرس کەسێک نییە شکاتەکەی بپرسێ بڵێ ئەم پیاوە با حاڵی بزانین چۆنە هۆکارەکەی چی بووتی پارەتان نامێ هۆکاری هیچ هۆکاریشی تیان نەبوو دەستێکی لێ سیلاحی پێ فیشەکە پێوە نێو کوژێ یا بێ بیکوژی یا ئەو کوژێ 800,000 نایەتی ئەڵێ نایم بە هیچ کەسێ دەستێکی لێ من کابراایکی پیرم تووشی شەکرە بووم نەخۆشم ئەگەر لێکم لێوانەیە لێوانە بمرم کەسیش فرام ناکرێت ئەم وڵاتە ئێمە هیچ ساحەبی نە ساحەبی هەیە و نە هینیشە بەعزە کەسێکی بەعزە کەسێک بۆ خۆی هێژی پارە بۆ خۆی پیاکە و کرێکاری داماویشەوە تا لەم ناوە هەر هەمووی بێ ئیشە تۆ زۆر داغ لە دڵیت دەردەدڵی خۆتم بۆ بکە وڵی داغ لە دڵی چی قسە نەماوە نەیکردنی تر ئەم زلوفە شوەرە هەلوایی بخراپتە بێت چاتر نابێت ئێتە داغ لە دڵی چی بی قسەش نەماوە پێمان قسەمان پێ نەماوە تا نازان فەیلسوف قسەی پێ نەماوە کراوە چاکە بێت لەلایەن خاوەنکارەکانەوە قەت بۆ زوڵمە لێ بکرێت پارەی حەقی خۆت نەدرێتەیە یا زۆتر ئیشی پێ بکرێت لە حەقی خۆت وەڵی من دەمێکە ئیشەکەم زوڵمم لێ نەکراوە جارێ باشە کرێکار ئەلەم کاتەیە لە مایەکە چ ڕۆژ ئیشی دەسەکەوێ وەڵی وایە 3 مانگە ئیشی نەکردووە تایەتی خۆ من ناسم خۆ من دەمێکە ئیش ناکەم باسیەوە کەوتە حەقم خوراوە ئەو کەسە پارێ منی بردووە بۆ شکاتی لێ ناکەی شکاتی لێکم خۆمەکە نەشورەوە چون بۆ کەنەشورەوە تا بێنە ئەو ڕایدێک لێدا یانێ بەرچەک ئەو پیاوە ئاگای لێ بوو چوو بە دەمانچەکەی بم کوژێ سوێن بەخوای گەورە لێ ئەو پیاوە ئاگای لێ بوو 400,000 خواردم چون وتم شکات کەم وتی خەڵک لەکوێ دانیشتم لە هەڵوبا نردی بە چوارچرا چون بە چوارچرا کردمان نەشورەوە تیان تۆ شکات لە ڕای دەکەی وتمەرە وەڵام تێجاری خۆ وەرە بژۆڕژورەوە تۆ قەت بووە لە کاتی ئیشکردنە تووشی خوانەخوازە کارە ساتێ شتێ بیت بەڵێ بە بینایە کەوتمە خوارەوە بە ئیسپاتەن و ئەڵێم زەلام لەگەڵایە لەیرا کەوتمە خوارەوە تەقریبن 3 مانگ و 7 شەو لە جیا کەوتم خوا ئەگادارە ساحەب بیناگە لەگەڵمان هاو بۆ خەسخانەکە تقریبن 6 وەرەقە چوەڕانم ئەنجام قاچم خستووە عەرز نەڵێن هەر کرێکار خراپە ساحەبە ئیشیش خراپە سندیکای کرێکارانش کوا لە کرێکاری پرسیە فەرموو زەلامێکی وەک منی ساکە ئەگەر سندیکای کرێکار لە بۆش ئیشی بۆ کرێکار کردایە نەبوایە بەهاتمای لێرا بۆ سامایە هیچەش ناتوانم بلوێکێکی بە قەدرما بوو بۆم ببات سڵاو لەبێ بە خزمەت ئەمراگیان ئازانێ ئەمڕۆ چ ڕۆژەکە وای نەوەڵا ڕۆژ کرێکارە باشە تۆ ڕۆژانە ئیشی دەسەکەوێ وەڵایی بەس ڕۆژێکیش هەیە حوتە ئیش نییە ئاوایە هەموو ڕۆژێک کە ئیش نییە ئیشکەین ڕۆژی بە چەند کارەکەی وەڵای ڕۆژێ بە 25 ئاوایە لەو پەڕێرانەوە هاتوین بە 25,000 30,000 ئەگەر ڕۆژەکەی دەستکەوێت حوتەکە 2 ڕۆژی 3 ڕۆژی ئیشەکەین وەڵا بەشی خۆتەکات بەشی بژێ ژیان دەکات وەڵای بەسەر کراوەتلەکە و بەس نانخواردنەکە و بەسەوە بەخواست سەر مانکی ئەڕینەوە بۆ ئێران بەس هەر هیچی نابینێتە خۆمانە هەرەوەیە بەس باشە لەلایەن خاوەنکارەکانەوە احترامتان لێگیرێ بۆ پێویست حەقتان پێ ئەدرێ وەڵایی بەس خراپ نین وەڵایی بەس جارجار ئەڕین بوو لەگەڵیانە ئیشەکەین نۆگەڵە وەستانە بەس خراو نین وەڵا ئەوە بێژم ئیتر کرێکاری داما و چیەک زڵمی لێکرێت و یا
وەڵام کوردستان پێ ناکرێت وڵی بەس ئیشەکەی قرسە بەس سوک نییە بەس تۆ لێرە سەدانە بلوک دانی سەدانە بلوگەشی بۆی دەقاتی 1 و 2 ئەبە کۆڵ سێداهیندا کۆڵدەوە هەر 50-60 کیلوە بێ دابیتە سەرەوە لێ هەموو پشتمان بەخوا هەموو جێمان ڕووکاوە لە پشتەوە کاک حاجی چۆنی باشیش کورد جەنابە خەڵکی کوێی ئیشتان چۆنە ئێوەی خەڵکی سلێمانی والله ئیشمان کەسە ئیشمان زۆر کەسە ئمڕۆیاد یادی کرێکارە خۆ جەژنی کرێکارە وایە خەڵک ئەگەر ئیش باش بواە و خەڵک وعزی باش وایە وایە لە ماڵەوە وایە وانە بەس ڕۆژەکە وای لێ هاتووە ینی لە مانگێکا بڕوامەکە هیچ کەسێکمان هەفتەیە 4 ڕۆژیشی بوێت باشە ئەوەندەی تۆ کە خەوەنی کاری تو کە ئیشێ کردووە و کە ئەم ماوەیە بەردەوامی لە کارکردن قەت بووە هاوڕێیەکت لە کاتی ئیشە بە بۆنی ئیشەوە بمرێت خوانەخوازە لەسەر ئەسکەلەکەوێتە خوارەوە خوانەخوازە بلۆکێکەوێ بەسەریە بەڕێزم وەکو مردن بەزۆکو ئەوەی کۆسەرە بەری کەوتۆکو ئەوەی کەوتۆتە خوار و بەس خۆ چی لە چاوگیراوە هەتا ئیساکیە ئەم حکوومەتە چی وەکرێکان چیت هەیە بیڵێ چی لە ناختایە ڕاشکاوانە پێمان بڵێ ڕاشکارم داوا لەم حکوومەتەکەم ماوڕێ لە فەقیر بداتەوە بەسە ینی تەماشاکەی ئەوە کرێکاری ئێرانی هاتووە عەرەب هاتووە هەموو نوعێکیتی هاتووی خەڵکی سلێمانی خۆمان کواییشی دەسەکەوێ کاکە هەڵێ وەعز باش بۆ شت دەرزانمەش چی باش بووە شەڵا شت باش نەبووە شتەرزان نەبووایە و ئیشەکە هەبووایە کرێکاری عەرەب و ئێرانی کاری لەسەر کاری ئێوە کردووە بە جۆرێکە ئێوە ئیشتان نەمێنێ باڵێ کردێتی سەتیایەتی بە 15,000 تا سەعات 6 خەڵگەی با بۆیش تا سەعات 5 خەڵگەی با بۆیش کورتەکەی خۆمان ناچی چی بخوا چی با بەکرێی خانووەکەیە چی بۆ ئاو کارەبادانێ بەس کابرای سە تەماشاکەی هەتا عەرەب و عەرەبەکە و ئێرانەکە وێسایە کوردی خۆمان نابە لەبەرەوە بە هەرزانی شەکات بەداخەوە کرێکارێک هێندە زووخاو لە ناخیدا هەبوو نێزانی لە کوێ باسی کا و لە کوێ کۆتایی پێبێنێت کرێکارێک لە ماوەی 4 مانگونیوە تەنها چەند ڕۆژە کاری دەستکەوێت ئەوی ژیارمەتی بدرێ بە قسەی خۆی هاوکاری بکرێت لەنە هاوڕێکانیەوە ئەبێت چ دڵێکی بەم هەرێمی کوردستانە و بەم حکومەتە و بەم خەڵکە و بەم شارە خۆش بێت باشە کرێکار بۆ ئەبێ ئاوا بژی لەم هەرێمەدا کرێکار بۆ ئەبێ ئاوا بژی لەم شارەدا ئایا چینی دەسەڵاتدارەکانی هەرێمیش ئاوا دێنە سەر ئەم جادەیە پاڵکەون ئاوا دێن بە دیار ئەم ئامێرانەوە لێرەدا دابنیشن کرێکارێک ئەبێ لێرەیە بێ شێ مەسوول کەس مەسوول نییە هیچ کەسێ مەسوول نییە لەم وڵاتە غاباتە خۆشە باشە زانی غاباتە یانە وەڵام بدەرەوە هەر غاباتە باشە ئیشی دەستەکەی ڕۆژانە تۆ بانی وەرەوە من لێرە دانیشتوم دوو بانی وەرەوە من دانیشتوم لێرە هەفتەی 5 ڕۆژ من لێرە دانیشتوم جەنابێت خەڵکی ئێرەیت خەڵکی ئێرانم هاتین بۆ ئێرە کارمان نییە و بێکاری نووا لێرە دانیشتین و هیچ کار و کاسپێکمان نییە لە ئێرانیش هاتینە سەیرا هەر بێکار بوین لەوێچە کار نەبواتینە سەیرا ئەمە ڕۆژانە هیچ کارێ لێرە نییەسم ڕۆژانە بە چەند ئیشەکان ڕۆژانە وەڵا لێرە تێن بێژن پێمان 25,000 پارەکە 40,000 بووە ئەژێ هاتە سەخوارەوە دەی کاریگر داماوە چی بکە ئەرە وەڵا لێ 5,000 بەشی خۆت ئەکا بەشی ئەوەشەکە کە شتێک بنێریتەوە ماڵۆ مناڵت نەوەڵا بەش هیچێ ناکە یانە خەرج ئێرا دەرنارە بە حاڵ دەری تێرێت یانە هاک بوتەی لێین ئەم جارە خەرج خۆمانەین 8,000 خەرج خۆمانە هەر لێراگە
خواردنمان ناکە لێرای خۆین ئێتە بۆ خانەوەدا بەخوا هەر هیچێکمان لێرە بێکارە ئەرێ 4000 حەق و تێری چین دەوڵایتە ئەوەیە مێنێت توی تا لێرە چە بێکارین تا ڕۆژێک کارکەین 3 ڕۆژی بێکار جەنابە بە ئیشوکاری ئێرە ڕازیت وڵا باش ڕازین وەڵێ بەسەم عەرەبە لە شێوانیانە کەمتر ئیشەکەن و ئێمە ناتوانین مەسەلەن ماوەی 15 ڕۆژە ئەگەر ئیش نەکەین ئەبێ بە باخەڵی بەتاڵ بچین و ئەگەری ئیشیش دەکەین پارە کە 40,000 بووی ساوەردیانە سەر 20 و 25 و ئەمانە چی بکەین ئەمێج مەجبورین یەکەم پرسیارم ئەوەیە ئەزانی ئەمڕۆ چ ڕۆژەکە وەڵی ئەمڕۆ هەر ڕۆژێ بێ هەر ڕۆژێ بۆ ئێمە هەر وەکو ڕۆژی خۆی واتایی هیچێ ناگۆڕێ بۆ ئێمە بەڵێ ئیمڕۆ ڕۆژی کرێکارە بەس بەداخەوە کە هیچکە قەدر و ڕێز لە کرێکار بە پێی پێویست و بە پێ ئەوە کە شایانی ببێ نایگرێ بۆچی ئەمە بۆچی ئەگەڕیتەوە بۆ ئەوە کە خۆم لەگرا بوومە و بۆ ئەوە کە خۆم کوردیشم بەداخەوە کە ئێمە لە ناو ملەتی کووردا وەکو شتێکی تر سەیرەکرێن وەکو ئەوەی کە کرێکارێکە بێ ڕێزی لێ بگری ئەگەر کۆمەلگا ئەگەر کرێکار نێ با بەڕێوە کێی با بەڕێوە لەلای من ئەگەر دکتۆرێک و مهندسێک و پسپۆڕێ لەگەڵ کرێکارێکە ئەبێ لە قەدری ڕێز و احترام فەرقی نەبێ بۆچی بۆ ئەوە کە ئەویش مرۆڤێکە ئەویش زەحمەتە کێژێ ئەویش ڕەنجی بازی خۆی دکتۆرێ بڵێ لە دەقا پارەی ڕۆژێکی کرێکارێ پیا ئەکا ئەوە بە کەسێکی باشی ئەزانن بەس کرێکارێ کە ڕۆژ تا ئێوارە خوێنیشی بمژن هێشتا هینی ناکەن یانە بڵێن خوێنیشی بکەن قابێشە تێر ناخۆن یانە قەسیانە گورچیلەکانیش دەربێرن جا ڕازیە بن سڵاو دەبێ سەرچاوم برا بە ڕۆژەکەم ئەزانی ئەمڕۆ چ ڕۆژەکە وەڵای ئەگەم نینە بۆچی وەڵای مەشغوڵی شوکار و کەسابەت و مایشەتی ژیان ئەمڕۆ یەکی ئایارە ڕۆژی جیهانی کرێکارانە لە هەموو گیان دەکرێتەوە منیش پرسیارەکەم ئەمەیە ئایا لە هەرێمی کوردستانە لە ڕۆژی جیهانی کرێکارانە کرێکار جەژن ئەکا یان ڕاکە بەدوای پارێنانە وەڵای لەم هەرێمانە نەجەژنێ ئی کرێکانە سا بۆ کرێکارەکرێ ناگەل لەلایەن حکومت لایەن خەڵکیشەوە ئەو ڕێز و احترام بۆ کرێکادانانێ بە وەکو کۆی لێ سێرەکرێ وەکو کرێکار حسەی بۆ ناکرێ وە کابرا بە بۆ ئیش سابێوی بۆ کەوازانێ ڕزمەکارێتی هەڵم کابرا مایشەتی ژیان پێیاگا ماڵ و مناڵی هیوایە کرێت چێکاکە وا حسابێەوە ناکەن حەت بووە ڕۆژە لە ڕۆژان خوا نەخواستە لەلایەن خاوەن کارەکەەوە بێزار بکرێ خوا نەخوازە قسەی ناشرینە پێ بوترێت خوا نەخوازە سوکایەتێکە پێ بکرێ وەڵی وەکو سوکاتی نابەس یعنی چوویتە معاملە دو بە 23,000 لەوانە ئیشەکە تۆ دەزووتری یاوێ دەسەوە کابرا دێت کاکە زۆرە بۆ بە مناقەشە لە حادی خۆی دۆی کەمتر تێمێ ئەوەیە مەسەڵێ نا وەکو سوکاتی نە باشە چیت هەیە بۆ ئەم ڕۆژە و بۆ کرێکارانی کوردستان بەگشتی وەڵی کاکە هیوادارم ئەم حکوومەتەمان ئاورە لە کرێکار باتەوانێ خەڵکی فەقیر ڕۆژارەها ئەو خەڵکامی لەسەر جادێ بەخوا بۆ مایشەتی ژیان زۆری تیا کرێت چێ بەخوا من زەلام بدەوە خۆمە 15-20,000 بۆ ئیش خۆشم لەوانێ 25,000 بۆمە بێتەوانێ کابرا نانیش لەسەر خواردەوەخوا ساحیبیشەکە نانیشی بۆ نەکڕیوە باشە لە ئێستا ئیش و کار چۆنە تا چەند ئیش و کار هەیە بەشی بژوی ژیانیەوە کات وەڵی ئێستا تۆزێکیش هەیە لە ناو کەسابەتە بەس وەکو ئیشی هەمیش زۆر نەماوە ئیشەکە بە تەواوەتی کەس بووە ڕۆژی ئیشی ئەگەر بنێرێ ڕۆژی دوویش ئەو پەڕێگەی ئەگەری ژەبێ ئەمما ئەوەی ژەرنەوە بەخوا تەقریبەن 2 مانگە هیچیش نییە ئەوەی کە پێی ئەەکەی بەشی بژێوی ژیانی تۆ ئەکات ئەتوانی لانی کەم ژیانێکی شەرەفمەندانە پێی بژیت نەوەڵای بەش ناگەم ئەم ئیش و کار و کەسابەتە من خۆم 350,000 حسابێک کردوم بە 300,000 بەس وەخت خۆی 350,000 بێن بەداخەوە لەبەر بژێوی و قورسی ژیان نەیزانی ئەمڕۆ چ ڕۆژەکە دەبوو ئێستا بەجلی کوردی و ئاڵوواڵاو خۆی بگۆڕایە و جەشنی بکردایەتەوە بەڵام بەداخەوە سەختی گوزەران لەم هەرێمەدا وای کردووە کە نەزانێت ئەمڕۆ چ ڕۆژەکە لەگەڵ ئەوەشدا گلەی ئەوە دەکات زۆرێک لە خاوەنکارەکان وەکو کۆیلە مامەڵە لەگەڵ کرێکارەکاندا دەکەن ئێمە پەیامی سەرجەم کرێکارانمان
بۆ ئێوە گواستەوە جارێکە ژێڵێمەوە ئێمە حکومەت و دەسەڵات نین تاکو پارە بدەین بە کرێکار ئێمە تەنها ئەومان لەسرە پەیامی خەڵکی ناڕازی بگوازینەوە تاکو دەسەڵاتداران گویان لێ بگرن ئێمە هیوادارین ژیانی کرێکارەکان ژیانێکی خۆشتر بێت ژیانێکی شایستەتر بێت ئێمە هیوادارین کرێکارەکان چیتر بە نەهامەتی ژیانە نەبەنە سەر چیتر لە چاخانەکانە دانەنیشن لە بەتاڵیە دۆمینەکەن یان تاوڵە بکەن یان جگەرە بکێشن لە خەفەتە ئێمە هیوادارین چاخانەکان خاڵی بنەوە لە کرێکار تەنها ئەو کاتە بێنەوە بۆ چاخانەکان کە لە ئیش تەواو ئەبن ئەو کاتە بێنەوە پشوو خۆیان بدەن ئێمە هیوادارین دەسەڵاتدارانی ئەم هەرێمە ئاوڕ لە کرێکاران بداتەوە هەروەکو بەڕێزی ئاماژەی بۆ کرد هەموو ئەم بینا جوانکارانە کە تۆ ئەیبینیت لەسەر هێز و شان و بازووی کرێکار دروست بووە دەسەڵاتدارەکان ئەمایان نەکردووە بەڵکو وە کرێکارە بینەکانی دروست کردووە ئێمە هیوادارین ژیانی کرێکار لەمە خراپتر نەبێت بۆ ئەوەی کار لە کار نەترازیە و دواتر هێندە دۆخەکە خراپ بێت کە مەجای چاکردنەوەی نەبێت.